سەرەڕای گەشتبینی هۆشدارانە لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی چەند لەمپەرێکی لە بەردەمدایە کە پەیوەندیان بە 3 خاڵی گرنگەوە هەیە. ئەزموونی تاڵی دوای 2015 ئەوانەی بەرهەمهێناوە و پێویستیان بە چارەسەر هەیە. یەکەم تاران سوورە لەسەرەوەی ڕێکەوتنەکە ڕزگار نابێت مەگەر ئاژانسی وزەی ئەتۆمی واز بێنێت لە گومانە بەردەوامەکانی لەسەر چالاکی ئەتۆمی ئەو وڵاتە کە واشنتۆن و پایتەختە خۆراواییەکان ئەوە بە بەشێک لە ڕێکەوتنەکە لە قەڵەم دەدەن کە لە حوزەیرانی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگارانی ئاژانسەکە لەو بارەوە بڕیارێکیان پەسەند کرد کە ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا ئامادەیان کردبوو. خاڵی دووەمی لەمپەرەکان بابەتی گەرنتی گەڕانەوەی ئەمریکایە بۆ ڕێکەوتنەکە بەو شێوەی کە ئیداری داهاتووی ئەمریکا لێی پاشگەز نەبێتەوە. ئەوەش لە ڕووی کردەییەوە ئەستەمە چونکە سیستمی سەرۆکاتی ئەو وڵاتە ئەو دەسەڵاتە بە سەرۆکی داهاتوو دەدات پێداچوونەوە بە تێکڕای ڕێکەوتنەوە ژۆکراوەکانی پێش خۆیدا بکات مادەم بە فلتەری پەسەندکرانی کۆنگرێسدا تێنەپەڕی بێت و بەو شێوەیە نەبوو بێتە پرۆتۆکۆڵی نێوان ئەمریکا و وڵاتانی تر. سەرۆک بارەک ئۆباما ڕێکەوتنەکەی واژۆ کرد بەڵام زۆرینەی کۆنگرێز لا کۆمارەکان بوون و ڕێکەوتنەکەیان پەسەند نەکرد تا ببێتە بەڵگەنامەیەکی نیشتیمانی. لەم کاتەشدا بەهۆی بەهێزی لۆبی زایۆنستی لە کۆنگرێسدا کە هەژمونی بەسەر بەشێک لە دیموکراتەکانیشدا هەیە پەسەندکرانی ئەو ڕێکەوتنە ئەستەمە چ بگاتە کۆنگرێسی داهاتوو کە بۆی هەیە زۆرینەی بۆ کۆمارەکان بگوێزرێتەوە. خاڵی سێمیش لانەدانی سوپای پاسدارانە لەسەر لیستی تیرۆری ئەمریکا چونکە مانەوەی ئەو هێزە فەرمیە سەربازیەی تاران دەبێتە لوغمێکی هەمیشەیی مانەوەی سزاکان لەسەر ئەو وڵاتە. لە مانگی ئازاری ڕابردوودا هێڵە گشتیەکانی زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە پەسەند کران بەڵام مانەوەی ئەو سوپایە لەسەر لیستی تیرۆر کە خاوەنی هەژمونێکی گەورەی سیاسی و ئابووریە و سەر بە ڕێبەری کۆماری ئیسلامیە بیانووی هەمیشەی دەداتە دەستی بەرپرسانی واشنتۆن بۆ ئەوەی هەموو کۆمپانیا و چالاکی ئابووریەکانی تاران ببەستنەوە بەو سوپایە و سزاکان لەسەر ئەو وڵاتە بەردەوام بن. ئەزموونی دوای 2015 سەلماندی کە نە واشنتۆن و نە ئەوروپاش جددی نین لە هەڵگرتنی سزاکانی سەر ئەو وڵاتە بەڵام چاودێران جەنگی ئۆکرانیا و قەیرانی تایوان و قەیرانی وزە لە ئەوروپادا بە هۆکار دەبینن بۆ هەڵگرتنی سزاکان بە تایبەتی ئێران لە دوای رووسیا گەورەترین یەدەگی گازی سروشتی جیهانی هەیە و خۆر ئاوا پێویستی پێیەتی.